زۆر باشە کاک فەرێدون، یعنی لە دەستپێکی ئەو هێرشەی کە تورکیا دەستی پێ کردو بۆ سەر ئەفرین لە باشووری کوردستان خەڵکێکی زۆر پشتیوانی و هاوخەمی و پاڵپشتی خۆی پیشانداوە، بەڵام هێشتا لەسەر ئاستی شەقام بۆ خەڵکێکی سڤیل بووە. بەڵام قسەیەکی زۆر لەسەرەواکرێ لە باشوورە کە حکوومەت و پەرلەمان بێدەنگ و بێ هەڵوێستن، هیچ کاردانە و فشارێکیان نیە. بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک چ خوێندنەوەیەکتان بۆ ئەو بێدەنگی و بێ هەڵوێستەی حکوومەت و پەرلەمان هەیە لە باشوور؟ سلااو لە دڵسۆزی خەڵکی شاری سلێمانی، خەڵکی دەبەرەکانی کە هەولێر، هەموو ئەو ناوچانەی کە بەشدار بوون. من گوێبیستی ئەوە بووم ئەمڕۆ خەڵک هەبووە لە دەبەرەکانی تژێر دەسەڵاتی دیکتاتۆری پارتی و لایەنەکانی کە ڕێگری ئەکەن لەوەی کە خۆپیشاندان بکردن، هاتوونەت لە سلێمانی بەشدار بوون لە خۆپیشاندانەکان. ئەمە مای دڵسۆزیە بەڕاستی هاوڵاتیان پێگەی نەتەوایەتی خۆیان نیشاندا. بەڵام بەداخەوە لە سەروبەندی هەموو ئەمانە دەبوایە ئێستا دەواازەکانی ئێستا بواە دەواازەی ڕۆژئاوا و هەرێمی کوردستان بکرایەتەوە لە مێدیاکانی پارتی و یەکێتی و هەموو مێدیا کوردیەکانەوە بمان بینایە کە بە ئۆتۆمبیل هاوکاری ئەگوازرێتەوە بۆ خۆرئاوا. دەبوایە هەوڵ بدرایە خەندەقەکانیان پڕ بکردایە، دەبوایە هەوڵ بدرایە هەزارەها پێشمەرگە ناونووس بکرایە لە ئامادەباشی بوونایە تەنانە دەرفەتێکە بواە. بێ هەڵوێستی یەکجار هەیە بە تایبەتی پارتی و یەکێتی لە ڕادەبەدەر ناخۆشیان کردووە، لە ڕادەبەدەر دەسەڵاتی دیکتاتۆری خۆیان سەلماندووە و ئەوانیشن کە هۆکارن دەنا هاوڵاتیان لە ئامادەوی ئەوەدان کە بچنە ڕۆژئاوا و بەشدار بن لە هەر کار و چالاکیەکە. بەڵام پارتی هەروەک دەبیندێ هەتا ئەم ساتە وەختە لە مێدیاکانی خۆیەوە هەڵوێستی نییە کە ئەو دەواازەیە بکاتەوە هاوکاری برەوە. لێرەش بە هەمان شێوە لە خۆپیشاندانەکانە لە کۆبوونەوەکانە کە من چەندین جار بەشدار بووم لەگەڵ هاوڕێکانمان وەکو هاونیشتیمانی و نەتەوەی کارمان کردو پێکەوە ڕەخنە هەیە لەسەر لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی هەروەک نوێنەریان ڕەوانە کرد بوو تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ لای پارتی و یەکێتی کە ڕێگری بکەن لەو ئاوارانەی باکوور کە لە هەرێمی کوردستانە هەیە خۆپیشاندان نەکەن و ڕێگری بکەن هەروەکو بیندرا لە شاری دووەک ڕێگریان کرد لە خۆپیشاندان. کەواتە کاک فەرێدون تا چەند پەیوەندیە بازرگانی و ئابووری و لەگەڵیشیدا نەوتیەکانی نێوان هەرێم و تورکیا کاریگەری لەسەر ئەم بێ هەڵوێستی و بێدەنگی حکوومەت کردووە؟ بۆ نمونە لە پرسێکی وەکو ڕۆژئاوادا لە دۆخێکی وەک دۆخی ئەفریندا حکوومەت وەکو باسمان کرد بێدەنگ و بێ هەڵوێستە. بێگومان بێدەنگی حکوومەتی هەرێم کە حکوومەت بەناو حکوومەت ئەو دوو لایەنەی هەرێمی کوردستان ئێمە ناوی حکوومەت لە بانگراوندی هەرێمی کوردستانە بوونی نییە، بەس وەکو پارتی و یەکێتی ئەوەی کە لە بەرژەوەندیاندایە تەنها و پەیوەندی هەرێمی کوردستان و تورکیا دەیانەوێت نەبسڕێەوە بەردەوام نەوت و دەواازەی ئیبراهیم خەلیل کە ڕۆژانە پتر لە 1 ملیۆن ئۆرۆ دۆلار داهاتی ئیبراهیم خەلیلە دەیانەوێت و پەیوەندیانە نەبسڕێەوە. ئەوەی کە دەگوزارێت تەنها بازرگانی و هیچ شتێکی سیاسی ئەو تۆی لە پشتەوە نیە نەخێن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرەیدون کونجرینی کە وەک ڕۆژنامەنووس و چالاکێکی کورد لە ئەڵمانیا و لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردن و شرۆڤەکانە. دەست خۆش.